کاردانەوە نێو خۆی و نێودوڵەتیەکان لەسەر هێرشە چەکدارەکەی شاری ئەهواز بەردەوامە و هاوشێوەی دەیان وڵاتی دیکە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکاش ئیدانەی هێرشەکە دەکات. پاش ئەوەی بەرەبەیانی ڕۆژی شەمە لە کاتێکدا ئێران لە 38مین ساڵیادی دەستپێکردنی جەنگی 8 ساڵیدا لەگەڵ عێراق لە نمایشێکدا سەرقاڵی دەرخستنی توانای سەربازی بوو لە شاری ئەهواز. گۆڕەپانی نمایشەکە گۆڕا بۆ پێکدادانێکی چەکداری سەخت و بەهۆیەوە 29 کەس کوژران و زیاتر لە 50 کەسیش بریندار بوون. یەک کاتژمێر دوای هێرشەکە گروپی بەرگری میلی ئەهواز بەرپرسیارەتی هێرشەکەیان گرتە ئەستۆ و بەرپرسانی باڵای ئێرانیش وڵاتی عەرەبستانی سعودیەیان بە تۆمەتباری سەرەکی پشت ڕووداوەکە دەستنیشان کرد. لەو چوارچێوەیەدا محەممەد جاواد زەریف وەزیری دەرەوەی ئێران هێرشەکەی بە تیرۆریستی ناوبرد و ڕایگەیاند. ئیسرائیل و ئەمریکا و دەست و پەیوەندەکانیان لە پشت ئەو هێرشەوەن و تیاریان کردوون و ئێران بەم زوانە و بەتوندی وەڵامی ئەو هێرشە دەداتەوە. لای خۆشیەوە ڕەمەزان شەریف و تەبێژی سوپای پاسداران ڕایگەیاند ئەو گروپە لەلایەن سعودیەوە پشتگیری لێ دەکرێت و پێشتر چەندین هێرشی دیکەیان کردوتە سەر هێزەکانی بەسیج. هاوکات ڕۆژنامەی کەیهانی تارانی لە ژماری ڕۆژ یەکشەمەیدا بە گەورەی و لە مانشێتی سەرەکی ڕۆژنامەکە نووسیوێتی لە تۆڵەی شەهیدانی ئەهواز زلەیەکی توند لە ڕیاض دەدەن. ڕۆژنامەکە لە درێژەی هەواڵەکە باسی لەوە کردووە بە لە بەرچاوگرتنی بەرپرسیارەتی ئەو هێرشە تیرۆریستە لەلایەن گروپێکی سەر بە سعودیەوە ئەوە چاوەڕوانی بەژی خەڵکی دلێری ئێرانە کە تامی زلەی سەختی کۆماری ئیسلامی بۆ سەر بەرپرسانی دواکەوتی سعودیا بچێژن. لە بەرامبەریشدا محەممەد بن سەلمان شازادەی جێنشینی سعودیا لە وتارێکیدا بە بۆنەی 88مین ساڵیادی ڕۆژی نیشتیمانی وڵاتە ڕایگەیاند بە هیچ شێوەیەک ڕێگە بە هیچ کەسێک نادەن کە بیەوێ سەروەریان پێشێل بکات و یاری بە چارەنووس و ئاسایشی وڵاتەکەیان بکات. هاوکات عەلی خامنەیی ڕێبەری باڵای شۆڕشی کۆماری ئیسلامی ئێران لە پەیامێکدا باسی ڕووداوەکەی کردووتی ئەم ڕووداوە درێژەی پیلانی وڵاتانی دەستنیشانکراوی ئەمریکایە لە ناوچەکە کە لە دژی ئێران دایان ڕشتووە. لەلایەکی ترەوە ئەبولفەزڵ بیقی جێگری سەرۆکی لیژنەی ئاسایشی نیشتیمانی لە پەرلەمانی ئێران لە لێدوانێکدا بۆ ئاژانسی سپۆتینگی ڕووسی ئاشکرای کرد ئەو گروپە تیرۆریستی کە هێرشیان کردە سەر نمایشە سەربازێکی ئەهواز پشتیوانی سعودیا و ئیسرائیلیان هەیە و لە هەرێمی کوردستانیشەوە هاتوون و بەپێی زانیاریەکانیش لەو گروپانن کە پێش ماوەیەک لەلایەن ئێرانەوە لە ناو هەرێمی کوردستان بارگەکانیان کرایە ئامانج. وەزارەتی دەرەوەی ئێران باڵوێزی وڵاتانی دانیمارک و هۆڵەندا و بەریتانیا بان کردووە و وێڕای دەربڕینی نیگەرانی بەرامبەر ئەوەی هێرشبەرەکان لەلایەن ئەو وڵاتانەوە مافی نیشتەجێبوونیان پێدراوە و داوای لێیان کردووە ئەو کەسانی پەیوەندیان بەو ڕووداوە هەیە ڕادستی ئێرانیان بکەنەوە. لە ساتی ڕوودانی هێرشەکەوە تا ئێستا هەرێکە لە ئەمریکا و نەتەوە یەکگرتوەکان و تورکیا و عێراق و قەتەر و عەمان و کوێت و دەیان وڵاتی تر ئیدانەی هێرشەکەیان کردووە.